الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوايا كاسبي من حلال بك، خوايا لحرام خومان ومن دالمان بپارێزە، خوايا ئەوەندە حەڵالمان پێ ببەخشە محتاجی حرام نەبین، خوايا ڕزقی حەڵالمان زیادکە، خوايا محتاجی ناکەسمان مەکە. خواي گەورە لە قورئانە ئەفەرمێ: يا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. أي خلقنا بخون أويك لسر زوية حلالا طيبا، أو شتيكوا حلال خوا جل جلاله بحلال باك بويداناون. خوا جل جلاله أمرك بخواردني شتي حلال بكاسبيك حلال وتو بحلالي دزگيري أكي. أفرمي: ولا تتبعوا خطوات الشيطان، شوين أو فيلانو أو خطاني كوا الشيطان بويداناون، شوين أوانا مكون، إنه لكم عدو مبين. شيطان بو إيو دجمنكي زور قوري. ديني إسلام دينك لقل فطرتي إنسانا أقنجي، لقل فطرتي إنسانا يكقريتو. طبعي إنسان وفطرتي إنسان حزي بكسابته. إسلام جرقري لناك بكسابتك، أما كسابتك كحلال بي كطيب باك بي. بزانا رب العالمين أفرمي: وجعلنا النهار معاشا. إما الرجمان بو أو دروس كردو بو أو خلق كرد بو شوازروناك بو أو خلقي بدواي معيشتي خويا بقري، بدواي جيانيا بقري كسابتك. أفرمي لهندي الروايات السلفة وارد بوا كهندي قناحي عبدكان هيا، هندي لقناهي عبدكان هيا هيشتك للاي إخوة نايسريته أو قناهانا. قد أو قناهانا رب العالمين ليا نابوري تنهاي بيكشد نبي أويش قرانا بدواي رزقي حلال دا. قناهانك هن لسرتو لا ناتن بلام قران بدواي رزقي حلالا لسرتوي لا أبا. عيسى عليه السلام دوبراي بيني يكي كان خريك عبادت بو زور عبادتي أكرد. فرمي باشا كتو عبادت أكي كي أدجيني بتي والله برايكم هيا كيالقيكي هيا رزقيكي حلال بيا أكا. لو رزق حلال بشي منيج أنيري. فرموي: أخوك أعبد لله منك. براكات لتو زور زور خوا پرسترا كتوانيويتي كاسبيكي حلال بو خوي جيب جيبكاو چنديني وكو توش وخات سر عبادتو دين داري أو عبادت دار ترى للا إخوا. عمري كوري خطاب رضا ورحمتي خواه لبي أفرمي: هش شوينك نية كمن حس كم مردن يخم بيه بقريت يايا إلا شوينك نبي كلا بازارة بدواي حلال وكسبيكي حلال أبو مالي منالم بقرم ألو لحظة حز أكم مردن يخم بيه بقري. هيج كاتيك نية بقدر أو بيم خوش بيم مردن بيت يخي من بقري إلا أو كاتنا بي كوا خريكي كسابتك حلالم. خوا جل جلاله لقرنجي باسي عبادت دا كسابتي حلالة أمر ببيغمبران أكا. أفرمي: يا أيها الرسل كلوا من الطيبات. أي بيغمبران لباق بخون بدواي حلالة بقرن شوين حلال بكون. بيغمبران عليهم الصلاة والسلام أم توجيه إلهيان بويت بو إيمشا. بزانا بيغمبر صلى الله عليه وسلم أفرمي: چوارشت هن أجر هر كسيك أم چوارشتي ببي با غمي نبي با دنياشي نبي غمي نبي چونك آخرتي مسوغرة. چوارشت أجر كسيك همو الدنيا اللي بيناوا بفوتينه با بفوتينه چونك أو زور مسوغرة كآخرتي هي. يشك لوانا بريتيلا العفة في طعمة أو كسيكوا لكاتي خواردنا أو طعمي أو باروي كدان راوبوي دائما عفتو باك داوينيها بيتيايا يا بابلين باك راقريها بي لشوين كوتني حلالة ودزقير كردني حلالة. أبو بكر رضا ورحمتي خواي لبي جاري كان يشك لعبدكاني خواردنيكي بو هنا خواردنكي خوارد زور بلا بتامبو دواتر برسياري كر أم خواردنا لكيوبو عبدك بيود بونت برسي أم خواردنا لكيوبو وتي لكيوبو وتي والله وقتي خوي من جادو قربم فيلم لخلق كر كاهين بوم كاتك كوا جادوم لكسي كرت فيلم لكسي كرت كاهين وكو كاهينك كومالا نقلانم بو كسيك ليدا ألم روجانا دا بينيم أو كابراي أو هدي دامي وتي نقلانا كانت همو راز درسو. آي أبو بكر تو نازاني من چه نقلانا اللي دريكي سير بوم لك سردمي جاهلية. أفرمي أبو بكر الصديق رضا ورحمتي خواي لبي أفرمي دسي كربة خرجي خويا
خۆی ڕشاندەوە بۆ ئەوەی ئەو ئاسەوارە لە جەستەی ئەوە بڵاو نەبێتەوە، بۆ ئەوەی جەستەی ئەو بە حرام نەڕوا، بزانە ئامادەیە خۆی بڕشێنێتەوە نەیهێڵێ بە شەرتێک لوقمەیەکی حرام لە ناو گەرویە نەبێت و لە ناو مەعیدەیە نەبێت و تەوزیع بێ بەسەر جەستەیە. یانە عومەری فاڕوق کاتێکەوە یەکێک لە غوڵامەکانی شیری بۆ هێنا کە شیرەکەی خوا شیرەکە زۆر بەتام بوو، وتی ئەم شیرەت لەکوێ بوو؟ زۆر بەتام بوو ئەمەیان. وتی وەڵڵاهی وشترەکانی سەدەقە کاتێکەوە هاتبوون ئاویان نەخوارد لە سەرکانیاوە کە یەکێکیانم دۆشی، ئەوە شیری ئەو بوو. ئەفەرمێ عومەری کوڕی خەتاب پەنجەی ئەکرد بە قوڕیا و ئەیهێنایەوە چەندین جار هەتا وەکو دڵی ئیطمئنان بوو لەوەی کە تەواو بوو. ئەڵێ هەندێک جار تووشی وەقفەیەک ئەهات عومەری کوڕی خەتاب قسەی بۆ نەئەکرا ئەوەستا ئەیفەرموو وەڵڵاهی ئەمە ئاسەوار و بەقایای ئەو حرامەیە لە دڵ و دەرونی منامایەوە. جا بزانە چەند حرام خۆری خەتەرە و عولەما و سەلەفی صالح ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ خولەفا چۆن خۆیان پاراستووە لە حرام. ئەمانە مەسئولی مسلمانن، ئەمانە گەورە و کاربەدەستن، ئەبەو شێوازە خۆیان لە حرامە پارێزن، نایانەوێت نەجەستەی خۆیان نەجەستەی مناڵیان بە حرام پەروەردە بێت، چونکە ئەوەی بە حرام پەروەردە بوو بە ئاگر ئەسووتێ. ئەفەرمێ لە حەدیثا هاتووە پیاوێک سەفەرێکی دوور و درێژەکات، لە سەفەرەکە زۆر ناڕەحەتە بێ، وهای لێ دێکەوە ئەوەندە دوورە لە خزم و کەسیەوە، وها ناڕەحەت ئەبێت کە لەناو ئەم خزمانەیە و لەناو ئەم کەسانەیە دوور کەوتوتەوە. ئەفەرمێ تەپ و تۆزی ڕێگا دای پۆشیوە، قژی بژن جلی پیس و پۆخڵ، ئەڵێ ئەم کەسە لەم حاڵەتەیە و لەم کاتەیە دەست بەرزەکاتەوە لەم ناڕەحەتەیە کە مستحقی ڕەحمەتەوە هەموو کەسێک بەزەی پیایەتەوە، داوا ئەکا یا ڕەب خۆی بەهانامە وەرە خوا جەل جەلالوه فەرمێ فەئەنا یوستەجاب لە چۆن ئەو کەسە جواب ئەدرێتەوە کاتێکەوە مەطعەمه حرام ومەئکەلوه حرام ومەلبەسوه حرام، جسمی بە حرام گەورە بووە، خواردن و خواردنەوەی حرام بووە، جلەکانی بەری حرامە، ڕەحمی گەورەی ڕەب العالەمین شمولی ئەو کەسە ناکاکەوە بەو شێوازە لەگەڵ حرامە ئەژی و بە حرام گەورە بووە و بە حرام گەشەی کردووە. زۆر کاتان زۆر جاران تۆ لەبەر ئەوەی نەخۆشەکەویت دکتۆر پێت ئەڵێ فڵانە شت مەخۆ، ئەوە مەخۆ، ئەوە مەخۆ، ئەوە مەخۆ، هەمووی حەڵاڵە بۆ تۆ، تەنانەت لەوە چی خۆشەویستترین شت لە لای تۆ بریتی بێ لە گۆشت لێ قەدەغە ئەکرێت و ئامادەی نەیخۆی، شیرینی لێ قەدەغە ئەکرێت نایخۆی، هەر شتێک پێت بوترێت لە حەڵاڵەکان نایخۆی، خۆت ئەگری. ئینسان کەسێکی کائینێکی گەورە و ئازایە خۆی ئەگرێ، دەی لە بەرامبەرە ئەی نەفس ئەی عەبد بۆ ناترسی لەوەی کە ڕەب العالەمین ئەتسووتێنێ خۆت لە حرام بپارێزە. بزانە خۆپاراستن لە حرام زۆر باشترە لەوەی کە تووشی حرام بی و بسووتەی بە ئاگر لەسەر حرام. تو خۆت ئەگری کەسێکی ئازای لە حەڵاڵ خۆت ئەگری، ئەی بۆ ئازانیت لە حرامەکان خۆت بگری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژگارێک بەسەر خەڵکیایە یأتی على الناس زمان لا يبالي المرء ما أخذ منه أمن الحلال أم من الحرام. ئەفەرمێ ڕۆژگارێکیە بەسەر خەڵکە هیچ کەسێک کە وردە ئەو کەسابەتە ئەکات و هەرچی دەستگیر ئەبێ و ئەیگرێ بۆ خۆی، ئەفەرمێ گوێ بەوە نادا، سەیری ئەوە ناکە ئەمە حەڵاڵە یا حرام، بەس پارە کۆ بکاتەوە. سبحان الله ئەڵێ ئەم زەمەنەی ئێمەیە، ئەم زەمەنی مادیگەراییە، مهم پەلامەردانە بۆ کەسابەت، گوێت لەوە نییە ئەم کەسابەتەی کە ئەیکەی حەڵاڵە یا حرامە، ئەگەر تووشی گرفتێ بووی ئینجا بیرتەکەوێتەوە بێتە لای مامۆستایەکی ئاینی، پێش ئەوەی کەسابەتەکەت کەی وەرە پرسیار کە بزانە کەسابەتێکی حەڵاڵە یا حرام. خەڵکێک لە زەمانێکا دێن هەر کۆ ئەکەنەوە، نازانن ناپرسن لە حرامەوە کۆ ئەکەنەوە یا لە حەڵاڵ. بزانە تۆ پێویستت بەوەیە بپرسی، پرسیارکەی ئەم شتەی تۆ لە حەڵاڵە یا لە حرام بپرسی بزانی. اینجا سیرکە تۆ موظفێکی فەرمانبەرێکی ئاگاد لێبێ یەک وەرەقەی زیاتر سرف بکە، یەک وەرەقەی زیاتر بە حەقی خۆی نەبێ، خۆ تووشی حرامەکەی. هوشیار بە نەڵێی وڵات گەندەڵە و مەسئول دزە و تۆش دەستکەی بەدزی نەکەی ئامان. بزانە تۆ مەسئولی لە بەردەم ڕەب العالەمینە لە قیامەتە لەسەر هەموو شتێکی ئەو دائیرەیەت، نەچی ئەو کاتەی کەوا تۆ پارەی لەسەر وەرئەگری کات، نەچی کاتەکەت دەرگاکەدا بخەن و قسە بکەن. ئەو کەسانش کەوا دێنە لاتان ئەیانەوێ مراجعن ئەیانەوێ بێنە لاتان، ئەوان لە دەرەوە چاوەڕێتان کەن، نەکەن شتیوە لە کاتەکەتان نەدزن بە حرامی تووشی گونەهباری ئەبن. ئەو کەسەی لە بازاڕایە کاسبکارە و دوکاندارە باوریابێ
ترازو بازی کردن خەتەرێکی زۆر گەورەیە. غەیری ترازو بازی شتی خراپ تێکردن بۆ خەڵک. تۆ کەسێکی لە بەیانی تا ئێوارە کەسابەت ئەەکەی خۆت ماندوو ئەەکەی نەکەی بە چەند دەنکە تەماتەیەکی گەنی و کاسبەکەی خۆت حرامکەی. ئەو میوە گەنیوە لە دنیا فڕێدەی خوا بەرەکەت ئەخاتە ئەوەی کەماوە. بزانە خوا ڕزقت زیاتر ئەکا. ئەو حرامەی کەوا تێکەڵی ئەەکەی بەرەکەتی ڕزقەکەت ناهێڵێ. بزانە زۆر کات معەلەباتی دوکانێک کاتێکەوە ئەکڕێت سیرەکەی معەلەباتێک کۆن بووە یان شوێنەکەی باش نیە کۆنیش نەبووە مدەی ماوە کە تۆ ناتوانی لە شوێنی وەکو پێویستە دای بنەی دایمەنێ. هیچ کەسێک هەیە لە ئێمە ئەگەر مجەمبیدەی نەبێ ساردەمەنی بفرۆشێ ناتوانێ. دەی پێویستە لەسەر ئەوەش ئەو کەسێک کە معەلەباتێک ئەفرۆشێ بزانێ مەکان و جێگەیەکی چاکی بۆ دابین بکە. یانە تاجیرەکان ئەبێ هوشیار بن خۆیان تووشی حرام نەکەن. زۆر کات ئەبینی ئەو ژمارەی کە لی دراوە ژمارەکە ئەکوژێنەوە ژمارەیەکی نوێتری لێ ئەدەن. ئەم میلەتە لە هەموو لایەکەوە تووشی وێرانەیی هاتووە. وریا بە ئەی کەسی تاجر نەکەی بۆ چەند قوتوویەکی زیاتر لە شیر بێ و لە هەر شتێ بیخەیتە ناو بازارەوە خەڵکێک تووشی نەخۆشی ئەبێ گونەهبارە بی ڕزقی خۆشت حرامەکەی چی ئەەکەی چی جوابی ڕەب العالەمین ئەدەیتەوە. یانە کرێکارێک کەوا کرێکاری ئەکات خۆی ماندوو ئەکا نەکەی کاتێکەوە خاوەن کار لەوێنێ ئیتر تۆ پاڵی لێ بدەیتەوە ئیش نەکەی هەتا ئەو ئەگەڕێتەوە نا هەموو کاتەکان بە یەکسانی ئیشکە. بزانە ئەو لەحظەیە کە جێگەی ئەوەیە تۆ دابنیشی ئیسراحەتێ بکەی نەفەسێ بدەی نەفەسێ بدە غەیری ئەوە کاتی کە کاتی ئیشتە تەمەڵی تیان نەکەی پارەی خۆت حرام نەکەی. یانە مەسئولێکی حیزب مەسئولێکی حکومی پێویستە زۆر بە وریایی بە ئاگاداری ئاگایان لێبێ. والله دینارێکی ئەم میلەتە بە هەر شێواز و وەسیلەیەک لە دزینی بەنزینێکەوە هەتا هەر شتێکی تر ئێوە تایە گوناهبارن مەسئولن محاسبن. بزانە مانگی ڕەمەزانە مانگی تەوبەیە مانگی چارەسەری گەندەڵیە. والله ئەم مانگە گەندەڵیەکان چارەسەر نەکا تەوبەکردن بۆ لای ڕەب العالەمین گەندەڵی چارەسەر نەکا بە هیچ حکومەت و دەستگایەک چارەسەر ناکرێ. ئێمە پێویستە هەموو لایەکمان وەزیر و گزیر پاشا و گەدا هەوڵ بدەین دەستی پاک دڵی پاک ئەمین بین بتوانین کەسێک بین کەوا خیانەت نەکەین لە بازاردا کەسێک بین خیانەت نەکەین لە معاملەدا کەسێک بین موظفێکی وەها کارامە بین بە هیچ شێوازێ خیانەت لە دائیرەکەمان نەکەین. خەڵکانێک بین کە بتوانین لەم گوزەرەدا کە ئێمە ئەژین پێکەوە بتوانین خەڵکانێک بین بتوانین لەو ئاستا بین لە ئاستێکی وەها بەرزە کە دەستێکی پاک دڵێکی پاک کە بە حەڵاڵ و پاک پەروەردەمان کردبێ لەم مجتەمەعەدا بۆ ئەوەی مجتەمەعێکی خۆشبەخت بژین بۆ ئەوەی مجتەمەعێک بژین کە بتوانین ئەو حەڵاڵە جوانەی ڕەب العالەمین کە ئەمری پێکردوین بە ئەمر کولوا من طیباتی ما ڕەزەقناکم ئەوەی کە خوا کردوێتی بەڕزق بۆ تۆ طیب و پاکە لەوە بخۆی نەکەی خۆت تووشی حرامکەی نەکەی بۆ چەند دینارێکی بچووک حیاتێکی خۆشی هەتایی لەدەست خۆت دەرکەیت نەکەی بۆ چەند حرامێک دەستی خۆت بشکێنە دەست بۆ حرامێک نەبەی. یەکێک لە زانایان و پیاوچاکان ئەفەرمێ کاتێکەوە وەفاتی کرد یەکێک لە دۆستەکان و ڕەفیقەکانی دوای زەمانێک هاتە خەوی پێوت فڵانی وەزعت چۆنە وتی والله چنێکە محاسبەم ڕاگیراوە لەسەر دەنکە پووشێک کە لە خرمانێک هێنامە دەرەوە دانم پێپا کردەوە و فڕێمدا لەسەر ئەوەندە دەهوشیار بە بزانە لەکوێوە پەیدا ئەەکەی وە چۆنی سەرفەکەی. داواکارین لە ڕەب العالەمین کە کار و کەسابەتمان حەڵالکە تا بەرنامەیەکتر هەر شاد و سەرکەوتوو بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.